سلام على متابعيني بەڕێز گەرام وەلاتان بەڕێی کۆردکردنی وانەیەشتین لە ڕێزمانی کوردی پۆلی 11 مەدەی کە ئەویش بریتە لە جێناوی هەیە. طبعاً جێناوەکان دەبن دوو زۆر، جێناوی سەربەخۆ هەروەها جێناوی لکاو. جێناوی سەربەخۆ بە تەنیا بەکاردێن، بەڵام جێناوی لکاوەکە مەرزە بلکێن بە وشەیەکی دیکەوە مەتان یان ئەوانە پێیان دەوترێت جێناوی لکاوەکان. و هەروەها جێناوە سەربەخۆکانمان هەیە بۆ من تۆ ئێوە، هەروەها فڵان، فیسەر، کێ، چی، هەروەها ئەمانە جێناوی خۆیشمان هەبوو. ئێستاکانش باسی جێناوی هەی دەکەین، بزانین جێناوی هەی چییە. طبعاً لە ڕێزمانی کوردی پۆلی 11 مەدەی پێناسەیەکمان هەیە لە بۆ جێناوی هەی. دەڵێن چی؟ دەڵێن جێناوی هەی ئەو جێناوەیە کە بۆ خاوەندارێتی بەکاردەهێنرێت و خاوەنەکەی دەشێت ناو یان جێناو بێت. باشە لە ڕستەدا ئەرکی ئەو ناوی پێدەچێت درێت کە جێی دەگرێتەوە. پێناسەکەی پێمان دەڵێ کاکە گیان جێناوی هەی بریتە لەو جێناوەی کە بۆ خاوەندارەتی بەکاردێت لە جیاتی ناوێک یان جێناوێک بەکار دێتن. بۆ نمونە ئەمە نمونەشی بۆ وەربگرین، دەڵێن چ؟ دەڵێن دیارەکەی من لە هی تۆ بەنرخترە. تەمەشا دیارەکەی من لە هی تۆ بەنرخترە، هی تۆ ئەو هیە ئاگدار بە پرتەقاڵێکە پێی دەوترێت جێناوی هەیە. کە دەڵێ هی تۆ یعنی تۆ خاوەنی شتێکی، کەواتە ئەو هیە پێی دەوترێت جێناوی هەیە. تەمان هیچ کاتێکیش ئەو جێناوی هەیە بەبێ دیارخەر بەکار نایەتن، هەموو کات دەبێت دیارخەرش لەگەڵدا بێ ئەو جە بەکاردێت. واتە ئەگەر لە ئیمتحان لە بۆ من هاتەوە گوتی کام لەم جێناوانە پێویستی بە دیارخەرە هەمیشە دەبێت دیارخەرش لەگەڵدا بێ، ئەتو دەڵێ مامۆستا جێناوی هەیە. ئەزبا بێت چەند تێبینێک وەربگرین دەربارەی جێناوی هەیە. دەڵێن جێناوی هەیە بە چەند شێوەیەک دەردەکەوێت. واتە هەرێکێک لەم شێوانەمان بینی لە ڕستەدا ئەو لە گارچی کردنەوەدا دەڵێن ئەوە جێناوی هەیە. بۆ نمونە هی، ئی، یا، یێ، یێن. ئەوانە قوتابی ئەزیز هەر کاتێک لە ناو ڕستەدا دیتت بڵێ مامۆستا ئەوە بریتە لە جێناوی هەیە، بۆ شەرتەی کە لە دوای خۆی وشەیەک ناوێک یاخود جێناوێکمان هەبێتن، ئەوانە دەبن بە جێناوی هەیە. تێبینێکی دیکە لە زاری کرمانجی خواردەوەتە لە سۆرانی لە جیاتی جێناوی هی هەندێک جار جێناوی هین بەکاردەهێنن. ئەو پێم وابێت زیاتر لە شێوەزاری لای منتەقەی بڵێن لای ناوچەی کۆیە بەکاری دەهێنن، لە جاتی بڵێن هی من دەڵێن هین من، ئەوان وەکو شێوەزار بۆ خۆیان بەکاردەهێنن. کەواتە ئەمە هەندێک جاران لە بۆ خۆمان دەتوانین لە جیاتی جێناوی هەیی هی جێناوی هەیی هین بەکار بهێنن. بۆ نمونە دەڵێن کتێبەکە هین من بوو، هین من. چ بڵێ کتێبەکە هین من بوو، چ بڵێ کتێبەکە هین من بوو، هەردووچیان هەماشن هیچ جیاوازیە نییە. کەواتەیەک لە شێوەکانی جێناوی هەیی بریتە لە هین. تێبینێکی تر لە زاری کرمانجی سەرۆدا شێوەکانی تاکی ئەم جێناوە ڕەگەز پیشان دەدەن بەم شێوەیە. ئەمە لە سۆرانی یاخود لە زاری کرمانجی خوارد دەتوانین جێناوی هەیی لە بۆ کۆ بەکاربهێنین، لە بۆ تاک بەکاربهێنین، لە بۆ نێر بەکاربهێنین، لە بۆ مێژ بەکاربهێنین. بەڵام لە زاری کرمانجی سەرۆ کە ڕێزمانەکەی پخوترا، ئەوان هەر یەک لە کەسەکان و لە ڕەگەزەکان جێناویش تایبەتیان بۆ هەیە. بۆ تاچی مێشتێکە، بۆ تاچی نێر شتێکی ترە، بۆ کۆی نێر و نێر شتێکی ترە. بابێن بزانین چۆنە. لە زاری کرمانجی سەرۆ یا جێناوی هەیە بۆ تاچی مێ بەکاردێ، هەروەها یێ بۆ تاچی نێر بەکاردێ. بۆ نمونە ئەم کتێبە یا منە، یا منە. لۆ جێناوی هەییامە بەکارهێنا لەبەر ئەوەی لە زاری کرمانجی سەرۆ کتێب ڕەگەزی مێیە. ئەوە یەک. گوتمان یێ لە بۆ تاچی نێر بەکاردێ. بۆ نمونە دەڵێن ئەو مامۆستای ئێمەیە، ئەو مامۆستای هی ئێمەیە. بۆچی جێناوی هەییەمان بەکارهێنا؟ لەبەر ئەوەی مامۆستا لێرەدا ڕەگەزی نێرە. ئەوە خاڵێکی تر. خاڵێکی تر لە بۆ کۆی نێر و مێ جێناوی یێنمان هەیە. باشە ئەوە بۆ کۆی نێر و مێ بەکاردێتن. بۆ نەدەڵێن ئەو هەنارە یێن هەڵە بزەن، ئەو یێنە دەبێتە جێناوی هی هەروەها دیارخراویشە.
ئەوەش یەکەشتر بوو لە تێبینیەکان. تێبینێکی تر جێناوی هەیە لەگەڵ ئەو شەیە کە لە دوای دێت واتە دیارخەرەکەی دەبن بە گرێناوی حەفت لە چ لە ئەرکەکانی ناو دەبینن. ئاگدار بە جگە لە دیارخەر سوکە جێناوی هەیە خۆی دیارخراوە و پێویستی بەچ هەیە پێویستی بە دیارخەر هەیە. قوتابی عەزیز ئەمە زانیمە کە ئەرکەکانی ناو بریتە لە 8 دانا و کاتێش کە دیارخرا و دیارخەر پێکەوە دەبن بە گرێناوی هەموو ئەرکەکانی ناو دەبینن. بەڵام بۆچە لێرە دەڵێ حەوت لە ئەرکەکانی ناو دەبینی؟ ئەتوو دەڵێ مامۆستا لەبەر ئەوەی جێناوی هەیە خۆی دیارخراوە پێویستی بەوەی کە دیارخەرێکی هەبێت بۆیە قەت نابێت بە دیارخەر کەواتە ئەوە هۆکارەکەیە. بۆنە ئەرکەکان نمونەیان بۆ وەربگرین ئەرچی بکرد دەڵێن برای من هات هی ئێوە نەهات هی ئێوە بریتێ لە گرێناوی هەروە ئەرکەکەی بکەرە. بەرکە دەڵێ هی ئەوان بهێنە هی ئەوان بهێنە دەبێتە گرێناوی هەروە ئەرچی بەرکارە. ئەرکی جێگری بکەر بوو بناسینەوە لە کۆتایەکەی ڕایان ڕێمان هەیە دەڵێن هی ئەوان فرۆشرا هی ئەوان دەبێتە جێگری بکە هەروەها گرەی ناویشە. خاڵی سوارەم تاواکەری بەیاردەکاری تەواو دەڵێ بەهی ئەوان نامە دەنووسن. تاواکەری بەیاردە چییە؟ واتە ئامرای سپێندی بە یان بۆ یانیش نەتەبیتن ئەوەی لە پاشەوی دێت پێی دەوترێت تاواکەری بەیاردەکەواتە هی ئەوان بریتە لە گرێناوی هەروە ئەرچی تاواکەری بەیاردەکاری تەواوە چکە دەنووسم کاریش تەواو جوڵی تێدایە. ئەرکی پێنجەمینیان بریتە لە نیهات دەڵێن هی ئەوان خوێندەوارە کاری ناتەواومان هەیە هەر کات کاری ناتەواومان هەبوو ئەو شیاقود ئەو گرێ لە یەکەم دەسێ ئەو ئەرچی دەبێتە نیهات. ئێستا چ گرێک لە یەکەم هاتیە؟ هی ئەوان دەبێتە گرێناوی هەروە ئەرکەکەی نیهاتە. خاڵی شەم تاواکەی ڕاستەخۆی کاری ناتەواو واتە پێشی کاری ناتەواو ئەهموو دەبێت بێتن دەڵێن پارەکە هی ئەوانە هی ئەوان پێی دەوترێت گرێناوی هەروە ئەرکەی تاواکەری ڕاستەخۆی کاری ناتەواوە. خاڵی حەفسەم لە ئەرکەکانی ناو ئەویش تاواکەری بەیاردەی کاری ناتەواو ئەگەدارڵە ئەوە ڕاستەخۆیە ئەو بەیاری دێ. بۆنمە دەڵێن ماڵی من لە هی ئەوان جوانترە ئەوە کاری ناتەواومان هەیە بەڵێ کاری ناتەواوی بە زوێنی کورتمان هەیە کەم و کاتی ڕانەبردووی ئێستا بەکاردێن. تەماشایکە ئەوە هی ئەوان باشە ئەمڕای سپێندی لێی لە پێشاتیە یەکەم سەر هی ئەوان دەبێتە تەواوکەری بەیاریدە. مادەم کارەکەش ناتەواوە دەبێتە تەواوکەری بەیاریدەی کاری ناتەواو کەواتە بەو شێوەیە جێناوی هەیە بەکار دێتن. لێر دەهاتینە کۆتایی ڕیکۆردی وانەی جێناوی هەیە تا ڕیکۆردی شیکای ڕاهێنانەکان هەر شاد و سەرفرازمەند. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.